بەهجەت محەممەد کە ماوەی 10 ساڵە لە ترسی شەڕی مەزهبی پارێزگای دیالەی بەرەو هەرێمی کوردستان بەجێ هێشتووە باس لەوە دەکات ناوی سیروانی لە کوڕەکەی ناوە کە ناوێکی کوردیە بۆ ئەوەی لە کوشتن و شەڕی مەزهبی ڕزگاری بکات بەو پێی لە ڕابردوودا لە پارێزگای دیالە سەدان کەس لەسەر ناوی علی و عومەر لەلایەن میلیشیا شیعە و سونەکانەوە کوژراون. أثناء ما بدأت الحركة مع داعش کاتێک داعش هێرشی کردە سەر پارێزگاکانی ئێمە و گەیشتە ئەمناوە ئێمە پەنامان بردە کوردستان لە کوردستان ناڵێکمان بوو ناومان نا سیروان بۆ پاراستنی مناڵەکەم ناومان نەنا حسێن یا عومەر سیروان ناوی ڕووبارێکە لێرە. پارێزگای دیالە یەکێکە لەو پارێزگایانەی کە شەڕی مەزهبی نێوان شیعە و سونە بە قورسی تێیدا بەرپا بووە و بۆیە بەشێکی زۆری دانیشتوانەکەی ئاوارەی هەرێمی کوردستان و شاری کەرکووک بوون. ئەمە تۆڵەسەندنەوەیە بەڕاستی من تاسی بۆەوە خۆم خەفەتەکە بۆەوە تا بەڕاستی ئەگەر ئەو دوو تایفە لە نێوان یەکتری واکەن بەڵام کورد زەنبی چییە؟ ئەگەر کوردێک سایق شۆفێرێکە داگرین لە بەرچاوی خەڵکەکە ڕەمیەکە و تیرۆریەکەن ئەی کورد زەنبەکەی چییە؟ خۆ کورد لەسەر ناو نییە کورد لەسەر ئەمە واقعەکەدەن ئەم ئەجندەیەکی زۆر پیسە زۆر خراپە هەیە. ئەبێ خوانی بخوان بچنەوەگەن نەچین جارێکی تر ئەم وەزع ئاڵۆزیە حتمما پەراسێنی ئێسەوە خۆت و ئەیبیسن لە بەغا و شوێنەکانی دیکە چی بەسەراتە بۆ وەزع ئەمە هەمووی ئەنجامی پاکتاوکردی ئەپۆن بوو برە پەیڕەوکردنی سیاسەتێکی زۆر هەڵا کراوە پێشتر حکوومەتی عێراق کردێتی ئەمانش لەسەرەوە ڕۆنەبێەوە. پارێزگای دیالە دانیشتوانەکەی تێکەڵەیەکە لە شیعە و سونە سونەکان شیعەکان بە کوشت و بڕکردنیان و شیعەکانیش سونەکان بە پشتیوانیکردنی داعش تۆمەتبار دەکەن. أنتم تعلمون بأن محافظة ديالى ئێوە دەزانن پارێزگای دیالە یەک لەو پارێزگایانێک کە یەک جاوێران بوو قاعیدە و زەرقاوی بوونە هۆی ئەوەی ئەم پارێزگای بێتە بنکەی گەورەی داعش هەر ئازار و سەرکوت و کۆمەڵکوژی لێرە زۆر بوو. لە ڕاستیدا ڕێبەرانی ئاینی ئێمە خوازیاری ئارامی و ئاشتین ئێمە پاش 4 ساڵ سەردانی دیالەمان کردووە و بینیمانە چۆن ستەم لە خەڵکەکرێت. ئەو ئاوارە عەرەبانەی پارێزگای دیالە کە ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە لە دۆخێکی خراپدان و بە درێژایی ڕۆژگار سەرقاڵی کارکردنن بۆ پەیداکردنی بژێوی ژیانیان بەڵام لەگەڵ ئەوەشدا بیریان لای ئایندەی منداڵەکانیانە و دەیانەوێت لە شەڕی مەزهبی دووریان بخەنەوە. كنا عراقيين أخوة إن شاء الله ماكو. ئێمە هەموو عێراقین و سونە و شیعە هیچ جیاوازێکمان نییە بەڵام ئێستاکە ڕەوشەکە زۆر خراپە ناکۆکی ئاینزایی زۆرە و ئەگەر ناوت عومەر حسێن یا حەسەن بێت دەکوژێت ئەم ناکۆکی ئاینزاییە ئێستا لە هەموو شوێنەکانی عێراق دەبینرێت. پارێزگای دیالە هەرچەندە بەشێکی زۆری دانیشتوانەکەی سونە مەزهبە بەڵام لە ئێستادا چەکدارە شیعەکان لەو پارێزگایە باڵادەستن بۆیە بەشێک لە سونەکان پارێزگاکەیان جێهێشتووە. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک.